خڕۆ سعدی ماڵی نەوێرانم هەرچی وەی ئەم سعدەیە بۆ منە. بەڵێ ڕەشید کورە قەوما سعدی هەنار و دەهام لە دوکانن یەکێکیاڵێ ڕمانەی چل پارچەیە یەکێکیاڵێ ڕمانەی غازیە خەریکە ئەتەقنەوە سعدی. زانیتیان ڕەشید کورە ئەرە وەڵڵی ئاگرەکەنەوە سعدی نەی بە دوکانات کار لە یەکەم دەسم دامێنە. بڕۆ لایەن بڕۆ ئارامیان کەوە بڕۆ لایەن دانیشە. کورە ئارامی چی بکەمەوە؟ دەهام بە من ئارامەکرێتەوە ئەڵبی بێمەچینەیە؟ ئێستا تو لە چێن دەرێ قسەی دەکەی؟ کورە من لە مەقسانەکەەوە قسە لەگەڵاکەم لە دوکانە خەری و بمخنکێنێ ڕام کردە خوارەوە لە ترسا. بڕۆ دوکانێ بڕۆ بیان خافرێنە دەی. کورە کوڕم خۆم سایقەکەم زۆر باشە بەس نەمزانی ئەم عامودە چی بوو هاتە بەردەمم. نانا من ئیشێکی ترم بۆ تۆ دۆزیێتەوە یەک فلێکس هەڵەواسم لە بەردەم دەرگا ماڵی بێژن بۆ ڕووخاندنی هەموو جۆرە خانوویەک بەسە دایکە ئامودت یەک دیوار دوو ئاخر جارچی بۆ ماڵی مامم هەتا ناومت باخکەت برد هەمووی ڕووخاندە بەسە خۆیان ێنە بەردەمم خۆی خەتای خۆیانە جۆچێ پێم ڕابێری ها ئەلۆ جوابی چی بۆ توانن جواب دەنەوە کاک سعدی بوونەتە 1000 پارچۆ یعنی ئەو هەواڵە ڕاستە وەڵا ڕاستە و ڕاستیشە کاک سعدی لیمۆ نازانێ ناتوانێت قسەکە بە ئیشارەت قساکە کورنانە لە مناڵێن نەداوە لە دیوار و عامود و شتانی داوە عینەن دەزانم مەبەستم منداڵەکەی لیمۆیە کاک سعدی لیمۆ کوا مناڵی هەیە هاتی و منداڵی ناوسچی دەڵێ وەڵایی کاک سعدی نوقەی بڕاوە تر نازان بەس ئیشەڵا ئەمێنێ ئیشەڵا ناتوانێت قسەکە ئەتوان قسەکەی ئەوە تاڵێ کاک سعدی گیان تۆ ئیشت چییە؟ خەستەخانە بێژەم بڕۆ عیادە بێژەم بڕۆ سەیدەلی بێژەم بڕۆ ئەی تۆ ئیشت چییە؟ کوڕمە من قوڕم لۆ جیرایتەوە دەهام و هەنارە و مەوز و حەیان زانیە دەبی ئێستا عیلازەکی لە خۆم بکەم باشە کاک سعدی باشە بزان ئەی قوڕنەکەمەوە ئێستەمە خۆ بیری ئەوەم نەبوو ئەوە ئازاروشتە هەیە تەواو دوێنێ خەوم بیری لە خۆمە ئێرم کەوت ئەی قوڕنەکەمەوە کابراایەکی پیر هادانەکەی بۆ میهێنا وتمەوە چییە وتی مناڵێک لە ماڵتە ناتخواشی وانەڵێ بابڕێ بۆ عیادە بەشکمیسی لێ نادرێ سۆنەرێکی بۆ بکەین ئەستم با بڕۆ بڕوارچی سۆنەرە بکەین لای بەجانتا بێ لە دەستگرە بەستەوە بێ جوان میگرە من چی بشوە ئەرێ سعدی دە جواب دەوە جواب دادەوە جواب ناداتەوە کاکە جان والله دەیگوژم ڕاوستە بڵێ چایبت بوو کاکە چایبم بۆ سعدی خیانەتم لێ دەکا ئەیدە تەلەفۆنشەوە کە بۆ ئابێتن ئەرە کاکە دەدانیشەڵێ ڕێزە سەباحەیەکەن بە قوربانێ بم. تحملمان نەماوە کاک ڕەشید تحملمان نەماوە کاکەوتی ئیسەدیان بە قوربان دەواز بێنن. باش ئەوە جوابی تەلەفۆنی من ناداتەوە چۆن دەزانێتن کاکە گیان نامەی بۆ من نردووە ئەڵێ تۆزێکی تریان بۆ دوکان کارخوام ئەوە تا خیندەوانم نییە بۆ خۆ نازانی ئەنافەر خوێنەوانیەیە بەناخێری جاین دەڵێوە دێم باشە کاکە ئەوەی سێ باش بابێتن ئازار هەیە؟ دەتەواو هیچیە ئەو کاتەژە ئازارە بە 30 ساعتی ئەی دەتەواو عیبینی چی پێم بڵێم بڵێ وەرە بۆ جەنازە بەحەمل ناکەم خۆ جواب بەرەوە ها بێژن چ بوو کاکە کاک سعدی وەڵایی ئەوەیە دکتۆرەکە ئەڵێ ماوە بەڵام بەخواستی خەم پێی نییە من ئەشیعەکەم خوێندەوە وێتی سوزانی شەعی بخینەوە بدە لیمۆی سعدیکیان چۆنی؟ ئای بەناخێری جانم وەڵا هیچ باش نیمە ئەتۆ دەرانگۆل نوتقت چیرایە دەبینم بە زمان هاتیەوە سعدیکیان ئەوسا نەبێ قسە و لەگەڵا بکەم لەبەر مناڵەکە بەس شکر سەلامەتە هیچ خەمە نەبێ وەدی ئەو تەبانگە دەڵی مردیە نازانم چ ڕاستەکەم پێ بڵێن نا و هیچ نازانێ نەخۆی قساکەوە تا فەحسەکە لەسەر نووسراوە بۆ زەتت کاتە سەلامەتە تەواو دوای چوارەت دەکەم دوایێ خوا بابم کۆتازار تەرمەکەی ببینم تخوا سەیری ئەم کۆتەر بیچێتە لێرەیە پێشمان کەوە ئەمە چۆن عەقڵی لەدەست داوە